یەکێک لەو بابەتانەی کە ئەمڕۆ زۆر گرنگە ئێمە دیڕاسەیەکەین لەسەر خۆی لە ئینکاری منکەرە. ئەگەر منکەرەکەت بینی وەکو فیشەکە شێتە هەڵمەچۆ، ئەبێ سیرکەی ئەم منکەرە بۆچی کراوە، چێ کردوێتی، لە پێناوی چیا کردوێتی، کێ بۆی هەیە ئینکاری ئەم منکەرەکات، تۆ بۆت هەیە یا حاکمی موسڵمانان. ئەبێ ئینسانی موسڵمان چاو کاتەوە. بۆی عولەما فەرمون لە باسی سەیدنا موسا و خەضر عەلەیهی السەلام لە سوورەتی کەهفە ئەڵێن خۆ هەموو ئەو ئیشانەی کە کردی موسا ڕێگری لە خەضرە کرد هەمووی ئینکاری منکەر بوو، بەڵام هیچی لە شوێنی خۆیان نەبوو. وتی بۆچی مناڵەکەت کوشت، بۆچی سەفینەکەت کون کرد، بۆچی ئەم دیوارە ڕووخاوت ئەمان نان نادەن تۆ دیواریان بۆ ڕێگەکەیتەوە. ئەمە هەموو قسەکانی تەواو هی موسا عەلەیهی السەلام ئینکاری منکەر ئەکا، بەڵام لە غەیری شوێنی خۆیە. بۆیە عەزیزانم ئەمڕۆ ئێمە لەناو فیتنەیەکی زۆر ئاڵۆزین لە جیهانی ئیسلامیە. هەمیشە و هەمیشە موسڵمانان مەشغوڵ ئەبن یا بە ئینکاری منکەرێکی بچووکەوە هەدەفی گەورەیان لەبیر ئەچێتەوە، یان دژمنێکی وردەڵە ئەبێنن دژمنی سەرەکیان لەبیر ئەچێتەوە. جارێ شێطان بەو زەبەلاحیە لەبیر ئەچێتەوە لەبەر دراوسێک گۆرانێکی بەرز کردوێتەوە. خۆرە بزانە شێطان لەکوێوە زەفەری پێهێناوە. ئەنواع ئەمڕۆ گرتە ڤیدۆ و ئەنواع هەواڵات و ئەنواع درۆ، بەڕاستی بۆتە زەمەنی درۆ. تۆڕی کۆمەڵایەتی ئەکرێ ئینسان فائیدەی لێ بکە، ئەکرێ علمی تیا پەخشکە، ئەکرێ فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم تیا بڵاو کاتەوە لەسەر یەک. ناکرێ لە خۆتەوە بنووسی، احتیمالی هەیە بە حسابی خۆت ئینکاری منکەرەکەی، بەڵام غەڵەت ئەکەی. نابێ ئینکاری منکەرکەی، بە گوناه لە کۆڵە ئەنووسرێ لە ڕۆژی قیامەتە. بێ چاوکەیتەوە لە هەموو شوێنەکە فەرمان بە چاکە ناکرێ. ممکنە تۆ بچیتە ماڵێکەوە پڕ بێ لە خراپە، تۆ نابێ ئینکاریکەی چونکە زەمەن و زەمینەی ماوە. یان شوێنێک زۆر جێگەی ئەوەیە کە تۆ چاکەی تیا بڵێ هەشتا زەمینەت بۆ نەڕەسانەوە، لە خۆتەوە چاکە مەڵێ لەوە چاکە بە خراپ بگەڕێتەوە بۆ سەر دین. بۆیە دائیمە لە ئەمڕۆیە بەتایبەتی کە هەمومان مەجالی نووسینمان هەیە، مەجالی تعلیقاتمان هەیە، ئەبینی کەسێک کوفرێکی سەریحی کردووە، مەچۆ دایمە گرەوە بە کۆمێن نووسین و خراپە وتن بەرامبەری. تحمل کە پێش و پاشی ئەم کەلیمەیە تۆ ئاگا لێ نییە، بڕاوە هێنراوە، ئایا حەقیقەتی هەیە چۆ ئەبێت دەیان مەسائل سێرکرێ ئینجا تۆ ئەو کاتە بڕێر ئەدەی ئایا ئینکاری منکەرەکە ئەکەی یان نا. ئەزان ئینکاری منکەر حتا دوای تەوبە ناکرێت. ممکنە ئەم کەسە ئەم هەڵەیەی کردووە تەوبەی کردبێ، ئەو تەوبەی کردووە لە شوێنی خۆی، تۆ لێرەوە حەیە ئەبێت و خەریکی هاوکاری شەیطانی بۆ ناشرینکردنی ئەو. بۆیە ئێمە لەم زەمەنە زۆر پێویستمان بەهێم نییە لە ماڵەکانمانە، لە دەوروبەرمانە. ئەبینی مناڵەکەت هەڵەیە ئەکا، خێزان هەڵەیەک ئەکا، ئەبێ زۆر لەسەر خۆبی هەتا هەموو لایەنەکان ببینی.